حسێن قادر تەمەنی 71 ساڵ بۆ خێزاندار بۆ خاوەنی 4 کوڕ و 2 کچ بوو. عەبدوڵا کە کوڕە گەورەی حسێن قادر بووە تەمەنی 45 ساڵ بۆ خێزاندار بۆ 3 کچ و 1 کوڕی لە دوای خۆی بەجێهێشتووە. خۆشەویستی باوکو کوڕەکە بە جۆرێک بوو کوڕ بەگەشتنی بۆ سەرتەرمی باوکی و بینینی گیانی سپاردووە و پێکەوە شۆدران و کفنکران و لە تەنیشت یەکیشدا بە خاک سپێدران. تەرمەکان هێناوە لە مزگەوت لە کاتی شۆردنەکەی کە لە کوڕەکانی کاک سەعادڵای کوڕی هاتە ژوور و زۆر ناڕەحەت بوو، زۆر گریا، بە زۆر کردمانە دەرەوە، وەزعی تێکچوو بوو، وتی تەنگە نەفەسم دڵم خەریکە تەقی. ئەومان کردە دەرەوە، یەکسەر بردیان بۆ نەخۆشخانە. نیو سەعات ئەویش لە نەخۆشخانە ماوە بەهۆی ئەو خەبە زۆرەی بۆ باوکی بەڕێزی توانە و تەحەملی نەما قەدەری خوا ئەویش وەفاتی کرد. تەرمەکە ئیوشان هێناوە بۆ مزگەوت، پێکەوە شۆران و کفنکران و هەر لە ناو یەک گۆڕی گەورە و 2 گۆڕیشی جیاوازدا پێکەوە بە خەک سپێردران و وەڵاهی دۆخی خێزانەکەی بەڕاستی سەختە خراپ. ئەوەی کە ئەمان بینێ و گوێی لە دەنگمان هەبێ تکاکەم دوعای لێخۆشبوون بۆ مردوەکان کەن و دوعای سەبر و ئارامگریش بۆ زینوەکانیان بە تایبەتی خێزان و کچ و کوڕەکانیان.